کاغەزی ئەمنەستی ئینتەرناشناڵە لەسەر زەرخواردنەکەی ئێمە. مستەفا چاوڕەش شایەت حاڵ و ژەهرد خواردوکراوی دەستی ڕژێمی بەعەز لە ڕێگای پیلانێکی دەستگا سیخوڕەکانی بەعسەوە دەکرێتە ئامانج و بۆ هۆیشەوە لە نیوەڕۆی ساڵی 1970دا لە کاتی نان خواردندا ژەهری تالیۆم دەکرێتە ماستاوەکەیانەوە و خۆی و ژمارەیەک تێکۆشەری حیزبی سۆسیالیستی کوردستانی ئەو کات ژەهر خواردوو دەکرێن و سێ کەسیش بەناوەکانی خەدیجە حسێن دایکی مستەفا چاوڕەش و سەریعا کچی مەلا محەڕەم و بێستونی مەلا عومەر شەهید دەبن. بەهەرحاڵ لە کاتی نان خواردنە ئێمە ژەهری کردبوو ناو ماستاوەکەوانێ لە کاتی نان خواردنە و ئێمە هەمومان دیتر لە هەنگاو بە هەنگاوی هەندێک سەعاتی یەکەم لێی دیاریە دووهەم سێهەم من ڕۆژی دوایتر لێی دیاریام جا بەو ڕەزعە لەو ڕووداوە بۆ هۆی شەهیدبوونی شەهید بێستونی مەلا عومەر سەریعی مەلا محەڕەم دایکیشم کە خەدیجە حسێن هەرسێکیان شەهید بوون. ئەو کاتە من لە ماڵی خۆمان داوەتم کردبوون ئەو برادرانەی حیزبی سۆشیالیزات بوونەوە بارەگا دابنێن دکتۆر مەحموو عەدنان موفتی لەگەڵ هەندێک لە کەسکانی تر ئەو کاتەش لە ماڵی خۆمان کەنان تێکرا کاک شێخدارە لێ بوو کاک عەدنان لێ بوو دکتۆر مەحموو لێ بوو خۆم بێستونی مەلا عومەر کوڕێکمان لەگەڵا بۆیش وەفاتی کرد لە دوایەوە ناوی ئاواد بوو. یەکەمین مەسئولیەکەمیش دیارە حکومەت تای هەواڵی ژەهر خواردووکردنی ئەو تێکۆشەرانە هەرزوو بەزوو لە ناوچەکە و جیهاندا بڵاو کرایەوە و دەنگدانەوەی گەورەی بەدوای خۆی داهێنا. شۆڕش ئەو کاتا لە ڕێگای پزیشکەکانیەوە هەوڵیدا چارەسەریان بۆ بکات بەڵام بەهۆی کاریگەری ژەهرەکەوە ناچارە هەر یەک لە مستەفا چاوڕەش و عەدنان موفتی و سامی شۆڕش و ئاواد مەحموود و دکتۆر مەحموود لە نەخۆشخانەکانی ئێران چارەسەریان بۆ کرا و دواتری ژمارەیەک لەو تێکۆشارانە لەسەر ئەرکی ڕێکخراوی ئەمنستی ئەنتەرناشناڵ لە بەریتانیا چارەسەری پێویستیان بۆ کرا. کاتە بەهۆی ئەو خیانەتی ئەو ئافرەتەوە نێچیرێکی باش بووین دیارە هەمومان پەکمان کەوە هەندێکمان من و سامی شۆڕش و عەدنان موفتی نادیانین بۆ لەدەن پاش 25 ڕۆژ من لە تەورێز و تاران و بەدە زەڵیانە گرتم یعنی وەزەم خراپ بوو سە لە وێنەکانی شاکایی بینن ئەو وێنانە کە هەمووی قاچمان هەبوو نەدەستمان هەبوو هەر کەسش بەقەدەر حاڵی خۆی ئەوانەی کە شەهید بوون ئەوە شەهید بوون ڕۆژی یەکەم من تقریباً ساڵ و نیوە لە خەستەخانە 6 مانگی ڕێک لە خەستەخانە بووم دوایەوە بە عیلاج و دەرمانوانە تا کۆکاتەی کە ڕاپەڕین بۆ هاتموانێ کاغەزی خەستەخانەیە ئەمە کاغەزی دکتۆرەکان و خەستەخانەیە. شۆڕژگێڕانی کورد هەمیشە لەلایەن دەستگا سیخوڕی و سەربازەکانی بەعسەوە کرابوونە ئامانج و لەو نێوەندەشدا چەندان نمونەی هاوشێوەی ژەهر خواردووکردنی تێکۆشەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان تۆمار کراوە کە جگە لە خۆیان خێزان و کەسوکاریشان هەمیشە کرابوونە ئامانج و لە زیندانکردن و ئەشکەنجەدان بەدوور نەبوون. لە تاریخی مێژووی کووردا سێشت بەکار هاتووە کە شتانە دووەلیەن مەمنوعە. یەکەم لە ساڵی 21 دەی 1974 حکومەت بۆمبی فسفۆری بەکارێنە یەکەم کەس بەر ئایلەکەی ئێمە کۆمە ئایدەیەکی زۆر بڵین گەورە نەبووین زایری بلانبەر بۆمبی فسفۆرکەوێ ساژەوە هەموو گیانی سوتاوە بڕاوەتەوە 42 ساڵ 43 ساڵە لە هۆڵەندەیە زەهر ئەوی شتێکە لەوانەیە وەکو محەڕەمە هەر ئەوی ژەر بەر ئێمەکە و جەریمەیەکی ژۆ بوو لە 84 یەکێ لەو تاوانانەی کە سەرقەبران گردی سەیوان شوێنی هەموو شەهیدان و معەززترین شتە لەوێ لە کاتی کە چوونمان بۆ سەرقەبران ئەلغامیان دانابوو بۆم ماجدی پورم چوە سەری هەردوو قاچی پەڕان اینجا تۆ تەماشاکە لە ئایلەیە کە سێشتی دووەلیەن کە مەمنوعە هەرسێکی لە ئێمە تاقی بۆتەوانیا. کتێبی بیرەوەریەکانی مستەفا چاوڕەش بەڕوونی ئاماژە بەو ڕووداوە کراوە و چەندین بەڵگە و دوکۆمنتی گرنگیشی تێدا خستۆتە ڕوو کە هەمویان ئاماژەن بۆ ئەوەی کە ڕژێم چۆن بە هەموو شێوەیەک هەوڵی داوە شۆڕشی گەلی کوردستان لەناو ببات. عومەر کەریم، گەلی کوردستان، سلێمانی.